بناوی خوای بەخشندەی میرەبان بینەران و بیسەرانی عزیز پێ خۆشحاڵم ئەم ئێوارەش بە ئێوەی خۆشەویست گەیشتمەوە. ئەم ئێوارە فۆکەس دەکەینە سەر بابەتی بوونی پرۆسەی هەڵبژاردن و زانستی بوونی کاری بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئایا تا چەندێک زانستیە. ئەمەوێت فۆکەس بکەمە سەر بابەتێکی دیکە لە ناو تەوەرەکە، ئەویش ئەوەیە لە هەر وڵاتێکی دیموکراسیدا دەبێت دوو لایەن ڕۆڵیان هەبێ لە دەرفەتی ڕێنمایی دەنگدەران لە پرۆسەی هەڵبژاردنە. ئەویش یەکەم کاندیدەکانن، دووەم میدیایە. ئایا لە هەرێمی کوردستان کاندیدەکانمان تا چەند زانستیانە پرۆسە و بانگەشەی هەڵبژاردن و لە ناو بانگەشەی هەڵبژاردنە پلان و استراتیژی ڕوون پێشکەش بە دەنگدەر دەکەن، یاخود نەخێر کۆمەڵە تێکستە ڕاهاتون لەسەری ئەیڵێنەوە هەرەوەندەی دەرچوو ئیتر دوایی نایەتەوە بەلایە. کامە کاریگەری زۆری لەسەر ساحەی سیاسی و دیموکراسی هەرێمی کوردستان جێهێشتووە لەوەی کە خەڵکێکی زۆر تااقەتی لە هەڵبژاردن نەماوە، چونکە زۆر وترە بەڵام کەم جێبەجێکرا. دووەم، میدیا لە هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی زانستیانە بابەتەکە پێشکەش بە وەرگرەکانی بکە، پێشکەش بە بینەرەکانی بکە، تا چەند توانیوێتی ڕۆڵ بگێڕە لەوەی ئایا دیدگای بانگەشەی هەر قەوارە و کاندیدێک نمایندەی حیزبەکەی خۆی و حکومڕانیەکەی و خزمەت گوزاریەکانی تا چەند هاتووە وێنە گەورەکەش لەگەڵ یا پیشان بدە. کاندیدانێکی زۆری دەسەڵاتمان هەیە، پلانی زۆر ئاشکراکەن، دەڵێن ئەماکەین، ئەوەکەین، ئەوەتان بۆکەین، ئەمەتان بۆکەین. لە کاتێکدا چەندین ساڵە حیزبەکەی ئەو کە ئێستا ئەم کاندیدەتی ئەم پلانانەی ئەم باسیەکە هەر تێکی داوە، وێرانی کردووە. جا هەر لە ناو ئەم بەرنامەدا لەگەڵ میوانێکی شارەزای بوارەکە دەشمانەوێت بزانین ئایا ئەم قەوارە و لیستانەی لە هەرێمی کوردستان بانگەشە بۆ لیستەکانیانەکەن دروست تەندروست زانستی بانگەشەکانیان بەڕێوە بردووە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو و لەم هەڵبژاردنەشدا. من هیچی تر کات بە پێشەکەمەوە ناکوشم، لەگەڵ زۆر بەڕێز جیهانگیر ئەحمەد شارەزای بواری هەڵبژاردن شەنوکەی بابەتەکە دەکەم. کاک جیهانگیر سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس بۆ ئێوەش. خۆشحاڵم کاک جیهانگیر. هەڵبەتە گفتوگۆ لەگەڵ تۆ هەم نەرمە هەم ینی چێژ بەخشە. کاک جیهانگیر، ئەمێ بزانم لە هەرێمی کوردستان ئەوەندەی لە ساڵی 91ەوە تا ئەم لە حەزەیە ئێمە چەندین هەڵبژاردنمان بەڕێوە بردووە. لە هەرێمی کوردستان تا چەند توانراوە دیدگایەکی دیموکراسیانە و دەواازەیەکی دیموکراسیانە بە ناو هەڵبژاردنەکاندا وە چۆن بشتوانین بڵێن ئەم هەڵبژاردنانە بە ئاسانی جایکەینەوە بەڕاستی هەڵبژاردنێکی دیموکراسی یاخود چاواشەکاریانە بووە. بناوی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر بەڕێز مامۆستا سالار لەگەڵ ستافی بەڕێزان کامیرەمان و بەڕێزانی پشتی کامیرە و کۆنتترۆل ئەمانە لە سڵام هەیە. دەستخۆشیتان لێ یەکەم و لە نزیکەوە هەموو شەوێک چاودێری بەرنامەکە دەکەم بینەرم. سوپاسان دەکەین کە ئێوە لە هەموو بوارەکاندا میوانی تایبەت بخۆیان بانگ دەکەن و تا ڕادەیەگەتانەوێ بەرنامەکە لە خزمەتی پرۆسی هەڵبژاردن بێت، لە خزمەتی پرۆسی دیموکراسی بێت. وەک بەڕێزت ئاماژەت پێدا بووە لای هەموو کەسیش ئاشکرایە پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا پرۆسیەکی تازەیە. بۆ ڕاستە هەرێمی کوردستان لە ساڵی 1991ەوە ئازادیەکی بەخۆیەوە بینیوە، بەڵام بە دیقەتگرتن بە مێژووەکەی لەگەڵ پرۆسەکانی هەڵبژاردن پرۆسی هەڵبژاردنی زۆر بەڕێوە نەبردووە. ئەوەیە زۆر زیاتر پرۆسی هەڵبژاردن بەڕێوە بەگەی. ئێستا لە هەرێمی کوردستاندا 6 خولی پەرلەمانی هەڵبژاردنی بۆ کراوە کامە لە پرۆسێکی زۆر نیە لە چاو 30 ساڵە. لە عێراقیشدا هەروایە. عێراق دوای پرۆسی ئازادی عێراق کە ساڵی 2003 بوو لەوە بەدووە هەڵبژاردنەکان زیاتر گەمەڕیان بەخۆبینە. تەنانەت ساڵی وا هەبووە ساڵی 2005 دوو پرۆسی هەڵبژاردن بەڕێوە برا. ئەوەی کە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بێت لە ڕاستیدا بەهۆی ئەو دابەشکاریە سیاسی کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بووە و لە ساحەی عێراقیشدا هەر هەیە بەداخەوە زۆر نەتوانراوە هەڵبژاردنێکی دیموکراسی
بە پێی ستاندەرە نێودەوڵەتیەکان تەندروست بێت و لە سەداسەد بینەمە هەڵبژاردنێکە تعبیر لە ڕاو گوزارشتی هاوڵاتیان و دەنگدەران دەکات چونکە دەستی وەردان هەبووە و ئەو هێزانی کە باڵا دەست بوون و چەکداریان هەبووە و شێوێت لە شێوەکان میلیشیان هەبووە توانی ویانە تحکم کەن بەسەر ئیرادەی خەڵکەوە و لە سندوقانی هەڵبژاردنیشتە ینی دەستیان هەبووە بەڵام جێگای خۆشحاڵیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیش لەسەر بابەتی هەڵبژاردن تا ڕادەیەکی زۆر شارەزایی و ڕۆشنبیری و وعیان هەیە چونکە هەر جۆرێک لە جۆرەکانی هەڵبژاردن لە وڵاتدا پیادە بکرێ هاوڵاتیان چاک ئەزانن ممارەسەی بکەن هەر سیستمێک لە سیستمەکانی هەڵبژاردن پێڕۆ بکرێ هاوڵاتیان زۆر بە تەندروستی ئەچن بە دەم دەنگدانەوە ئەمەش ئەوە دەگەیەنێ کە بەڕاستی هاوڵاتی دەنگدەر لە خەمی ئایندە و چارەنووسی خۆیدایە و دەیەوێت بە ئیرادەی خۆی داهاتووی وڵاتی خۆی دیاری بکات دەیەوێت ئەو هێزە هەڵبژێرێک کە بەڕاستی خزمەتی دەکات ئێوێ هێزێکی ڕاستەکەی هەڵبژێرێت بۆیە هەمیشە هاوڵاتی گەرمبوور بۆ لە سەسمەکانی دەنگدان با هێزەکانی دەسەڵاتیش بە شێوەیەک بابڵی لە تەنڕگایکردنی خۆی لایەندا بێت بەڵام هەر هاوڵاتی نەهێشت ئەو پرۆسیەش کەس بێنێت کاک گیانگیر من کە لە هەڵبژاردنەکانی ڕابردووشەوە لەم هەڵبژاردنەشە کە چاودێری دۆخەکەی لەلایەن ئەوانی کە سپیکەری حیزبە دەسەڵاتدارەکان ینی شتێکی زۆر نامەوە بینم لە هیچ شوێنێکە مەم نەدیوە ینی ڕێژەی کورسی ئەڵێ ئێمە ئەم هەڵبژاردنە ئەوەندە بۆ ئەوەندە کورسیە هێنین دەقیقی ژەیڵە ینی بۆ ناڵێ ئەوە نەڵێمەوەکەوەی لە بۆ ناڵێ 15 کورسی هێنی دقیق هەڵبژاردنەکە تەواو بوو بۆ ئێوارەکەی 15 کورسی بۆ ئەوی ئەعلان کراوە مثلا چلەکە دیاریکە ئەمە چیمان پێڵە ینی کاک گیانگیر ئەبێ ئەمە دروستە بە تێکید ئەوە دروست نییە ئەمەمان پێڵێ کە پێش هەڵبژاردنانی پرۆسی هەڵبژاردن ئەنجامدانی هەڵبژاردن ئەمە ئەوە دەگەینە کە هێزەکان هەتا ڕادەیەک لە بینی خۆیاندا ڕێککەوتون و دابشکاریان کردو بەڵام ئەوە نابێتە مایەی ناومێدی بەڕاستی ئەوەی کە ئەو هاوکێشەیە پێچوانە دەکاتەوە ئەوەی کە وەڵامی ئەو هێزە دەسەڵاتدارانە دەداتەوە ئەوەی کە ناهێڵێت دابەشی کەن بەشداریکردنی هاوڵاتیانە و دەنگدانە بەو هێزانەی کە ئەنتیاو دەسەڵاتن چونکە بە بەردەوام دەسەڵات ئەو بانگەشەیە بڵێت بەڵام ڕاست نییە ئەمەش بانگەشەیەکە بۆ سەرکردنەوەی هاوڵاتیانە بەڵێ 15 بۆ 20 ڕۆژ پێشەوە ئەم شتانە ئەو ڕوژێنە لە ڕێگاپرسیەوە بێ لە ڕێڕاگەانی خۆیانەوە بێ ئەڵێن کاکە هەڵبژاردنەکە ئاوا هەیە ئەمە خۆی هەڵێ و نابێ هیچ کات هاوڵاتی باوەڕی پێ بکات بە ئەنجامەکەیشی وە بێت یعنی ئەمە لاوازی ئیرادەی هاوڵاتیە کە ڕێگادا دیزاینی ئەوان بچەسبێت ئەگەر هاوڵاتی بە گەرمگوڕی بەشداری بکە بە پێچەوانەوە هەڵکێشەکە زۆر هەڵدەگەڕێتەوە زۆر باش بابینە سەر زانستیبوونی بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان تا چەند بەڕاستی قەوارە و کاندیدەکان لە هەرێمی کوردستان زانستیانە و بابەتیانە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بەڕێوابن لە ئێستادا هەڵبژاردن و باڵی کەمپینی هەڵبژاردن هەڵمەتی هەڵبژاردن بەرگێکی زانستی و ئەکادیمی لەخوا گرتووە لەوە دەرچووە کە هەندێ ئاهەنگ و بابڵی ڕێزم هەیە شای و خۆ دەرخستن و ئەمانە بێ ئێستا بۆ تەبابەتێکی زانستی بۆ تەبەتی ئەکادیمی و دیراسی قوڵی لەسەر دەکرێت و چەندین ڕوانامەی گەورەی لەسەر هاتووە و لە زانکۆ و پێشکەوتەکانی جیهاندا لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت و ئەو ئەنجامی لێکۆڵینەوە و دیراسەیە کە دێت دەبێتە پراکتیک لە نەسەر ساحی بابەتی هەڵبژاردندا ممارەسە دەکرێت و دەکرێتە بابڵی پێخۆرێک کە چۆن ئەم بەرنمەیە پیادە بکرێت و بە خەڵک بناسێنێت لەبەرەوە ئێستا لەوە دەرچووە شتێکی بابڵی بێ بەرنامە بێت هەموو کەمپینێکی هەڵبژاردن بە بەرنامە دەکرێت بە دابشکاری دەکرێت بە پێکهێنانی گروپ و پێکانێنی دەستە و باڵی کەمپینی هەڵبژاردن دەکرێت دابشکاری کارەکان دەکرێت هەتا باس لەوە کراوە کە چۆن بابەتەکانی هەڵبژاردن کەستەکانی هەڵبژاردن دابش دەکرێت کەسەکان هەڵبژاردن چاپ دەکرێت چی تیادا زەق دەکرێتەوە چی هەڵدەواسرێ چی دابشکرێت لە ناو خەڵکە دابشکارێکە چۆن دەبێت هەڵمەتی ماڵ بە ماڵ و گەڕان و بەسەرکردنەوە و پەیوەندی تەلەفۆنی و پەیوەندی بابەتەکانی سوسیال میدیا هەموو ئەمانە بە دیراسە کراوە ئەمە بە شێوەی بە بەرنامە نییە ناکرێ بڵێ ئەچمە ناو هەڵمەتی هەڵبژاردنەوە و کاندیدێکم یاخود قوارەیەکم ئەچمە ناو پرۆسەکەەوە بەڵام بەرنمەیەکم بۆ هەڵمەتی هەڵبژاردننیەوێ بەرنامە ڕێژێکی شڕی بۆ دابنرێ و هاوکاریشت زۆر بێ
و هەموو ئەو ڕێگە و هۆکارانە بگریتە بەر کە دەنگێکە بۆ زیاد کەواتە ینی کاک جیانگیر لەم قسەی بەڕێسەوەم بۆ دەرکەوت دەبێت کاندید سەردانی بکات کۆبوونەوە ئەنجام بدات پۆستەر هەڵواسێت قسەی هەبێت ینی چۆن زانستی بێت هەموو قوارەکە و کاندیدیش پێویستە ئەوەی ئەلیفوبایی هەڵمەتی هەڵبژاردنە پیادەی بکە لە سەردانیکردن لە وتاردان لە پەیوەندیکردنی ڕاستەوە خۆ بە سەردانی بە قسەکردن و کە من فڵان کەسم کاندیدی ئەو قوارەیەم داوار لێ دەکەم دەنگم پێ بدەی ئەمە بەرنامە ئینتیخابیەکەمە لەوە یان ڕێی کەمپینەکەیەوە یەک بە یەک تەلەفۆنکەن ئێمە لەلایەن فڵان کاندیدەوە تەلەفۆن بۆ بەڕێز دەکەین دەنگ بدەی بۆ کاندیدە ئەنجا بابەتەکانی کە ڕستی هەڵبژاردن نابێت کاندید هیچ شتێکی هەڵبژاردن لەبیر بکات لە فلێکسێکەوە لە بزنس کارتێکەوە لە پرۆشەرێکەوە لە هەڵواسینی مەسەلەن هەمووی ڕۆڵی هەیە هەمووی لە ئەگەر لە سایە دەژ ڕۆڵی هەبێ زۆرە چونکە کاندید یان قوارەکە چێتە پرۆسی هەڵبژاردنەوە بە کوردیەکەی ئەبێت داوای یەک دەنگیش بکات یەک دەنگی بەلاوە زۆر بێ کەم نییە نەڵێ ئەم دەنگەش بۆ هەیە لەگەڵ کاندیدی حیزب بە یەک دەنگ سەرکەوێ یا بە چەند دەنگێکی کەم سەرکەوێ ئەوشمان لە ڕابردووە بینیوە کاندیدێک پێشکاندێکی ترکەوتە بە چەند دەنگێکی کەم ئەو چۆتە پەرلەمان ئەمی تر نەچووە باشە لەبەرەوە هەموو بگورە هەموو ئەلیفوبایی هەڵمەتەکانی هەڵبژاردن لەسەر قوارە و لەسەر کاندید پێویستە جێبەجێ بکرێت باش دێنە سەر میدیا بە شێوە گشتێکی بەڵام بە ینی بە تایبەت باز لە سۆشیال میدیا بکەین ئێستا سۆشیال میدیاش ڕۆڵێکی سەرەکیە بینێ هەم وتارەکەی کە بەڕست ئەگڵی وتارەکەی توانین لێوە پێشکەشکی خیتاب ناڕاستەوە خۆ هەم توانیت ئەو پۆستەری تویڵی پیشانی فۆلۆوەرەکانتی بدەین هەم ئەو بانگەشانی ڕۆژانە سەردانی و کۆبوونەوانەیەکی بە هەماشیەوە عەرزیکەی سوشیال میدیا لە تۆپی بابەتەکەیان نییە لە ئێستادا بۆ هەموو شتێک میدیا و بە تایبەتی سوسیال میدیا سەرمەشقە چکە تۆ سێریکە ئەم هەموو کۆمپانیە گەورانی کە لە بازاڕی بابڵی ئابووریا ئیش دەکەن داهاتیان زۆرە بەس قەت وازیان لە بانگەشە نەهێناوە کاندید و قوارە هەر چەند بەهێز بێ نابێ ڕۆڵی میدیا لەبیر بکات کۆمەڵی بینەر هەیە لە ماڵەوە دانیشتۆ بە دیار شاشەوە بەڵام زۆر لەوە زیاتر بە دیار سوسیال میدیاوە مەسەلەن باڵی شاشەکەی بەدەستیەوەیەتی لەبەرەوە کاندیدیان قوارە نابێ هیچ سێکتەرێکی میدیا فەرامۆشکا بە تایبەتی هەموو پلاتفۆرمەکانی کە ئێستا لە سوسیال میدیایە هەن هەر کەسێک هاتە بازاری کاندید بوونەوە ئەبێ لەو بوارەدا خەڵکی پسپۆڕی هەبێت ئەبێ کەسانی دیکە دیاری بکە لە سوسیال میدیا لە پلاتفۆرمی فڵان شتە تۆ ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە بێمان هەمووی پیادە بکات چونکە هەر کاندیدەکە قوارەیەک ڕۆڵی میدیا لەبیر کرد لایەنێکی زۆر گەورەی لەبیر کردووە چونکە بەڕاستی ئینسان ناتوانێت هەموو دقەیەک بە دوای کاندیدەکەوێت بەڵام لە ڕێی شاشەکەەوە بەردەوامی بینێت لەبەرەوە زۆر گرینگە کاندید ئاگای لە میدیا و لە سوسیال میدیا بێت چونکە هەتا هێزی جوای لێ هاتووە قوارە لایەن ئەگەر حیزبەکە هەبێ قوارەکە هەبێ کاندیدەکە هەبێ بەڵام میدیاکەی زەعیف بێت وەکوایە نەبێت بە پێچەوانیشەوە لایەنی وا هەیە خۆی ئەسیل نییە باڵی بناغەشی نییە ئەندام و کادێریشی نییە بەڵام میدیای گەورە و زەبەلاحی هەیە گەورە دەردەکەوێت لەبەرەوە زۆر گرینگە میدیای خۆی حیزبێک قوارەیە خۆی زۆر کاریگەر بێ وە خۆی بەڵێ مێژوویەکی گرنگی هەبێ بە میدیایەکی پێشکەوت و بەهێزیشی هەبێت ئەچینە ناو قوڵایی میدیا و ڕۆڵی میدیا چونکە بەڕاستی ناکرێت میدیا لەم بابەتەیە فرامۆشکرێ باش من بەر لەوەی بچینە ناو قوڵایی بابەتی میدیاوە کاک جیانگیر لەم بانگەشەیە شتێکی سەیرم بین لە زۆرێک لە کاندیدەکانی دەسەڵاتیش و لایەنی دیکە ژیانی مەسەلەن تا چەند ئەمە زەرەری لێدا با نمونەیەکەوە بێنمەوە مەسەلەن کاندید هەیە سەر بە دەسەڵاتیش بۆ نمونە ئەچێتە تەکیە و خانەقە بە ئەو کەسەی پەیجەوانیەتی نازام نای بڵێم چی ئەدمینیەتی ئەوە مەسەلەن تەسویریەکە و ڕسمێک دێ و نوێژەکە و لەوێوانە لەوێ دەرەچێ بۆ سبەینە چێتە ناو شایی و ئەوەوە ئیتر لەوێ شاییەکە مەسەلەن ئەچێتە تەعزیێخانە ئەچێ بۆ نەخۆش پێشتر هەر نەچوو بەڵێ ئەچێ ئەنجا بۆ سەردانی نەخۆش ئەنجا چێ بۆ دێیەکان و بەسەرهاتی بەسەرکردنەوەی دێک ئەمانە دروستن بە شێوە عیلمی وینەکە وەکو بانگەشە
خەڵکەکە ناڵێ باشە من چەند وەختە تۆم نەدیوە لە تەکێوخانەکە نەنوێژەکردنێک ئەو خێرە ئێستا ئەو خێرە دوو تا ئێستا تۆمان نەدیوە لە سوۆشال میدیاکە و سەدای نەخۆشێکرێ بەس ئێستا سوۆشال میدیاکە و لێکدا ئەم نەخۆشم بەسەر کردەوە چوون بۆ خەسخانە چوون بۆ ئەمێ دروستن لە مانگی هەڵبژانەیە ئەم چالاکیە منەوعاتانە پێشکەش بکە مامۆستا یەکشت زۆر گرنگە ڕاستگۆیی ئینسان هدفی قورآنە بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره إنسان چاخۆی ناسێ زۆر ینی کارێکی ناشینە لەگەڵ ڕابردووی خۆ درۆ بکەی لەگەڵ مەبدەی خۆ درۆ بکەی لەگەڵ بیر و باوەڕ بۆ چوون و ئایدۆلۆژیای خۆ درۆ بکەی تۆ تا ئێستا ئەوەی کە تۆ باسی دەکەی بەخێڵیان هاتووە نەچۆتە ناو مەجلیسێکەوە نەچۆتە ناو مەجلیسی پرسە و سەردانی کۆمەڵایەتی و وەک تۆڵی چوون نوێشکردن و ئەمانی هیچ نەکردووە ئێستا کە دەیکە مدروی لەگەڵ ڕابردووی خۆی کرد لەبرۆ ڕازگۆیی ئینسان سەرخات کورداڵی پەتی درۆ کورتە بەڕاستی ئەمە درۆکردن لەگەڵ خۆت کاری لەگەڵ هاوڵاتیان بە تاکید هەنی ئێستا وەکو سەرەتا باسمت هاوڵاتی زۆر چاوکراوەیە باش هەموو کەسە ناسێ ئەوە نییە بڵێ وەڵام من هاوڵاتی ڕێزمی هەڵی خڵاتم هەڵ ناخەڵەتی هاوڵاتی لە کاندی شارەزاترە لە قوارەکە شارەزاتە و ئەزانێکی هەڵبژەیە و ئەزانێکی ڕاستەکە لەگەڵی ڕابردووی هەموو ژنێ ناسێ و ئەزانێ ئەوەشی کەیکە سیاسەتێکی مەکیاڤیلیە ینی درۆ کە بۆ ئەوی دەنگێ بەدەست بهێنی هاوڵاتی و دەنگە نادات درۆکە تا پێڵێن ڕاستە بەروە بێ ئینسان لەگەڵ هەڵویستی خۆی ڕاست بێت وەڵاهی ینی کە زۆر عیبە بۆ کاندیدێک بۆ قوارەیەک پێشدا ئیشێکی ڕێک و پێک و جوانی نەکرد و ئێستا بێ خۆی مزەیەفکە وانە خۆی بڕازێنێتەوە بۆ سیفەتانی کە لە ئەساسە نیەتی کاندیدی بەهێز ینی ئەجارێ با نەچینە ناو میدیا و بعد لە کاندیدا بمێنینەوە ینی کاندیدی بەهێز نابێت پێشوەختە خودی خۆی ئەم کاندیدا کەسایەتێکی بەهێزیە بێ خودی ئەم کەسایەتیە لە مانگێکە لە ڕێگەی سوشال میدیاکەیەوە ینی میکیاجی بۆ نەکرێ خودی خۆی پێویست نییە ئەگەر قوارەیە کەسێک کاندید کە خودی خۆی ئەم کەسە هەموو ئەو سیفەتانی کە ئێستا لە مانگەیە برەوی پێدا هەی بوو بێت باشتر نییە لە پێشدا کاندیدی بەهێز ئەبێ ڕابردووی دیار بێت جوان مەسەلەن بەچی ئیناسیتەوە ئەم کاندیدە ئەزمون کراوە نەک لە پۆستەکەی پێشدا لە بەڕێوەبەرگایەتێک کاری کردووە لە ئەنجومەنێکدا هەبووە لە کاریی حیزبیە مەسەلەن سەرکەوتوو بووە کەسایەتێکی بەهێز و تەندروست بووە کەسایەتێکی ئەکادیمی بەهێز بووە کەسایەتێکی کۆمەڵایەتی بووە کەسایەتێکی ئاینی بووە ئەمە ڕابردووی تاقیکراوەتەوە کە مەسەلەن ئەمە کەسێکە شایستەی دەنگ پێدانە ئەم کەسە ئەبێت لەسەر ئاستی ناوچەیەک نەبێت نابێت لۆکاڵی بێت ئەبێت بۆ نمونە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەمووی ناسرا بێت ئەم کەسایەتیە من کاندیدی دەکەم چەند ساڵە پەروەردە یەکەم لە هەموو بۆتەکان تاقیم کردوتەوە لە هەموو پۆستەکان دیارە سەرکەوتوو بووە ئیشم پێی بووە قوارە ئاوە گەورەی کات باشە دوایی اینجا ئەوەی ڕابردووی ئەبێتە شاهێد بووی گەورەیەکەی خۆی هەیە میدیا نیشانی خەڵکیەدا کارەکانی نیشانی خەڵکیەدا بەو پێەیە ئەبێ کاندید پێشدا ئامادەکرا بێت پێشدا ناسێنرا بێت بەهێزیەکەی دەرکەوتە بێ و ناش بێت تەنها لە یەک ناوچە بێت بەس خەڵکی ئەم ناوچەیە من ئەناسێ بێ خەڵکی هەرێمی کوردستان بیناسێت و هەتا بکرێت کەسایەتێکی ئەکادمی زانستی بێ یان کەسایەتێکی کۆمەڵایەتی دیار بێت ئێستا بۆن لە کۆمەلگای هەرێمی کوردستان لە کەسایەتی ئاینی ڕۆڵی هەیە کەسایەتێکی ئاینی کە کاریگەری هەبوو لە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی لە ئامۆژگاریکردنی کۆمەلگا لە چەندین خێر و بابڵی کاری چاکە بۆ کۆمەلگا ئەوە کاندیدی بکەی بەهێزە و بەسوودە بۆ قوارەکە و بۆ خۆشی کاندید ئەبێ گشتگیر بێت دران باش ببینن ناو لە کاندید دەرچین بینن سەر ڕۆڵی میدیا لە ئاڕاستەکردنی هەڵمەتەکانی هەڵبژاردن تا چەند میدیا لە هەرێمی کوردستانی تر بە لە ڕاستەوە بۆ چەپ تا چەند میدیا توانیوێتی تر میدیا لێت ناشارمەوە ئێستا لە هەرێمی کوردستان میدیایەک نەماوە بە ناوی میدیایەکی سەر بەخۆ ئەوانە دابش بوو تا چەند توانیوێتی ئەو ڕۆڵە ببینێ کە زانستیە لە ئاڕاستەکردنی بانگەشەکانی هەڵبژاردن خۆی ئاساییە هەموو حیزبێک با دەسەڵاتدار بیان باڵی ئۆپۆزیسیۆن بێ ئاساییە میدیای خۆی هەبێ و باڵی تعبیر لە سیاست و لە بابڵی کارەکانی خۆی بکە بەڵام ئەوەی بەچاو دەکەوێت ئێستا بەڕاستی دوو جۆر میدیا هەیە میدیای دەسەڵات کە دوو هێزی دەسەڵاتدار ئاسی دەکەن کە بەرپرسن لە وێرانکردنی کۆمەلگا لەگەڵ میدیایەک کە لە سەرتاوە دروست بووە هەر بە نایاری بە ئەنتی هاتووە بە ئۆپۆزیسیۆنی هاتووە
وهي حزبێکی دیاریکراوە یا هیچ حزبێکی دیاریکەوە لە سەرەتاوە هەر لە خزمەتی خەڵکا بووە. کێشەکە لێرەدا دروست دەبێت. میدیای دەسەڵات کە گزارش دەکات لە هێزێکی وێرانکەر، لە هێزێکی باڵی خاکفرۆش، لە هێزێکە هەموو ناخۆشی و نەهامەتەکانی بەسەر کۆمەڵگا هێناوە، ئێستا تەزەیون و تەزەیوف ئەکا بۆ هێزە دەسەڵاتدارەکە یا بۆ کاندیدەکانی. گرفتەکە لێرەدا دروست دەبێت. ڕوونە مامۆستا سالار، ئەم میدیایە هاتووە هەرچی هەواڵی چاواشەکاری هەیە، هەرچی بانگەشەی چاواشەکاری هەیە بە گوێی خەڵکەیەدا کارساتەکە لەوەیە. بەڵام میدیا ئەبێ بەڕاستی ڕازگۆیانە پەیامەکەی خۆی بگەیەنێت بۆ هێزێکی کە باڵی ئەنتی دەسەڵات بوو چەند ساڵ خزمەتی کۆمەڵگا دەکا، ئەوە مافی خۆیەتی کە دەستکەوتەکانی خۆی بۆ خەڵکە باڵی بڵاو بکاتەوە. شانازیە بۆ هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری و بۆ میدیاکەی کە کەناڵی ئاسمانی پێیان و تۆڕی میدیایی کۆمەڵە، شانازیە کە هەموو دەستکەوتەکانی خۆی پیشانی خەڵک باتەوە، چونکە نە لە قەبارەی خۆی گەورەتری یەکات نە زیادی پێوەناوە. بۆ نمونە کەناڵی ئاسمانی پێیان کە میدیای هێزێکی ئۆپۆزیسیۆنە، ئەو خزمەتانی کە باسیەکا بۆ خەڵک، ئەو هەڵمەتی بانگەشەی کۆمەڵ کە باڵی ڕوونیەکاتەوە بۆ خەڵک، درۆی تیانە، گەورەکردنی تیانە، بەداتە، بە ئەرقام، بە بەڵگە ڕاستەقینە چۆنە ئەوە نیشانیە خەڵکەیەدا. ئەمە وەکو نازێک وەکو باڵی ئەوەی کە کۆمەڵگا من هەوڵەتێ من ئەم کەسم ئەم هێزم ئەم دەسەڵاتم ئەم جۆرە کاندیدەم کەم خزمەتانم کردووە بەبێ زیادە پێوەنان و بەبێ درۆ دووە ئەم جۆشتانش ڕاستەقینەکەی گەیاندووە. ئەم میدیایە شایانی گوێ لێگرتنە، شایانی سەرنج پێدانە، ئەم میدیایە شایین دەستخۆشیە و بەرنامەیەکی باڵی لە ئاستی چاوەڕوانی حیزبەکەش پیشانی خەڵکەدا بۆ داهاتوو. میدیای کۆمەڵ، میدیای هێزێکی ئۆپۆزیسیۆنە وەک ئەڵێن بە زمانی کوردی خۆمان بەهار بۆ خەڵک نایەنێت شۆکان بە پێی دەسەڵات و بە پێی ئیمکانیاتی خۆی دوایی مەسەلەن خزمەتەکان بۆ خەڵکە نیشان بداتەوە. کاڵێک کاندیدەکانم ئاوا، لیستەکەم ئاوا، ئەوە نییە بڵێ هەموو دنیای بۆ ڕووناکاتەوەکو هێزی دەسەڵات کە دێکاو لە دوای شاوانە بێ. ئەو دەسەڵات میدیاکەیشی شەڕی پۆست و پلەپایە و شەڕی داهات و سامان دەکەن. بەڵام میدیای کۆمەڵی دادگەری، کاندیدەکانی کۆمەڵی دادگەری شەڕ لەسەر مافی خەڵکەکەن، بۆ مافی خەڵک ئەچنە پۆستەکانەوە. کاک جیهانگیر، من ئەم دوانیۆڕۆیە لە ئەم پرسی باشە لە وێبسایتێکی ئای وتم ئەمێ هەندێک راپۆرتم بیتێ لەسەر هەڵبژارنەکانی عێراق باشە. لەو چوارچێوە کۆمەڵە شتیامێ فکرێکم بۆ هات لەوە وتم تو قسە چییە لەسەر هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کە ئێستا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقە لە بینی هێزەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات. وتی من هیچ ناڵم لەسەر دەسەڵات لەبەرەوەی دەسەڵات خەڵکێکی زۆر و بێشومان لی ناڕازیە، بەس ئۆپۆزیسیۆن یەک شتی بکردایە بەسی بوو. ئەی وتی بەڕاستی من نەمدیوە لە ئۆپۆزیسیۆنە، هیوادارم ئۆپۆزیسیۆن گوێیان لێبێ. وتی لە 160 بۆ 70 دانیشتوانی هەرێمی کوردستان لە گەنجانن. ئەم گەنجە ماڵوێرانە باشە لەسەر دەستی ئەم دەسەڵاتدارە نەدا ئامەزرێ، نەدا هاتووی ماوە، تەنانەت دایک و باوکیشی بێموشە بۆ ئەم پێوەی ئەتلێتەوە و سەری خۆی هەڵگرتو لە ماڵێکا بۆی هەیە کەسێکیان دوان لە ڕێگەی گەیشتن بە ئەوروپا لە ناوچوو بێ. بەس هەڵمەتی بانگەشەکانیان بۆ ئەم لە 160 بووە بۆ گەنجان، خیتابیان بۆ گەنجە بووە کە نابینرێت، بەسییان بوو ئەوەندەیان بەزوو باشە. بۆ یعنی ئەم خیتابەمان نییە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە. یەکێ لە سەرنجەکانی باڵی منەکو کەسێکە سەر و سەودایەک لەگەڵ هەڵبژاردن هەیە ئەو بابەتەیە. من سەرنجم زۆرە لەسەر ئەو لیستانەی کە ئۆپۆزیسیۆنن لە دەرەوەی دەسەڵات ئەمانە ڕاستە لە ڕابردووە کاری چاکیان کردو، بەس نابێ خۆیان بستنەوە بە ڕابردوو، چکە ڕابردوو سکی ئێستای هەوڵاتیان تێر ناکە، گەنجی بۆ دانامەزرێنێ وانە هەلی کار بۆ خەڵکە نایەتە ئاراوە. ینی ئەتوێ بڵێ خیتاب ڕوونێ بڵێم خیتاب هەموو کاندیدێک یا هەموو قەوارەیەک ئەبێت کۆمەڵ سپیکەری هەبێت، خیتابێکی هەبێ ڕوو لە خاتوونەکان بێ، ناکرێ ڕۆڵی خوشکان ئافرەتەن لەبەر چاونیگرێ. خیتاب یعنی سپیکەرێکی هەبێ ڕووی لە گەنجان بێ. من هەتا قامی خیامەت هەر بڵێن لە ڕابردووە ئاوام کردو ئاوا بووم و ئاوا قوربانیمدا، ئەمە کوڕەکەی مندا نامەزرێ
هەر خەڵک واڵە لە ئەمە پروپاگەندی ناچاری بیڵێ ڕاستە لە ڕابردووە هەمووی سەربەریە سەربەرزیە ئێمە بەگەشت ڕژێمێکی ماڵی دیکتاتۆری لەو لە دیکتاتۆریەشە چوینەتەوە قوربانیمانداوە توانیمانە قەواوی هەرێمی کوردستان بپارێزین بە خوێن بە گیان چیت هەیە بۆ ئەمڕۆ چیت هەیە بۆ ئەمڕۆ بزەبقسەکە لەمڕۆیە هەیە سبەینی ئینسانمە لیست هەیە لە ڕابردووە بینیمانە لە ڕێزم هەیە بە درۆ دڵی خەڵکی خۆش کردووە ئاواتان بۆکەم سەرێکی دەنگی زۆر هێناوە تۆ بەڕاستەقینە بۆ گەنجانە بڵێ من ئەمە بەرنامەکەمە ڕوون و ئاشکرا لەسەر ئەم دوو تەوەرەیە ئیش دەکەم ینی گرنگە لە هەڵمەتی هەڵبژاردنە بۆ داهاتوو ئامانجەکەی خۆ دیاری بکەی گەنجەکان گوێتان لێبێ کار دەکەم بۆ دووشت بڕوانامەکەتان بایەخی هەبێت ئەو هەموو گەنجە بڕوانامەی هێناوە بۆ هەموو کەس خۆی کوژێ بۆ کۆلێژی پزیشکی وازانێ بەس پزیشکی نەبێ ئیشی دەست ناکەوێت هەموو بڕوانامەیەک بە کاری خۆی دەستکەوێت و نامەوێت کەس لە داهاتووە بێکار بێت ئەبێ هەلی کار بۆ گەنجەکان لە بەرنامەی ئینتیخابیدا ڕوون بێت دیاری بکرێتەوە لە بۆ سپیکەرت هەبێت بۆ گەنجەکان سپیکەر بۆ خاتونەکان سپیکەر بۆ کەسانی کە بەتەمەنە قچێکە یعنی سپیکەر بۆ جیلی داهاتوو کە چۆن پەروەردە دەکەم کە چۆن مەسەلەن لە ناخۆشی ژیان ڕزگار دەکەم ئەمە باڵی خاڵێکە کە زۆربەی لیستەکان بە تایبەتی ئۆپۆزیسیۆن پشتگوێی خستووە ئیش لەسەر ڕابردووە بۆ داهاتوو زۆر گوێ بە گەنجەکان نەدە ناکرێت ئەبێ مەسەلەن هێزی دەسەڵاتمان هەیە بۆ هەموو دزی و ڕاوڕووکەی دڵی خەڵکی خۆش کردەوە بۆ داهاتوو ئەبێ ئۆپۆزیسیۆنیش کارێکی پێ بۆ داهاتوو بگەێنێت لەبەرەوە بێ ئەو سپیکەرانە بۆ کۆمەڵگا بۆ هەموو توێژەکان هەبێت لە هەموو لیستێکدا من بەڵێ لە فترەی حملەی هەڵبژاندنەوە بەڕاستی چ بەدەسەڵات چ بۆ ئۆپۆزیسیۆن من خیتابێکی ڕاستە و خۆم نەدیوە بۆ گەنج بەڕاستی تۆ ینی کۆمەڵگەیەکت هەیە زۆرینەی گەنجە باوەڕە بێ بەس خیتابت بۆ گەنجە بووە بەسە بوو پەیامت هەبووە بۆ گەنج بەست بوو ئەوانشی زۆر بێزارن لە دەنگدان ئەڵێن سوودی نیە لە گەنجە ئەڵێ بۆچی مەسەلەن بۆچی دەنگ بدەن پیرەکەش یان بە ساڵات چووەکەش ینی بە جۆرە لە جۆرەکان یەکلا بۆتەوە یان ناشێ ئەڵە ناتوانمەوە دابشکاریش ڕۆڵی هەیە ئێستا مەسەلەن لەو جیلش کە بەتەمەنە ئەویش دابش بەسەر لایەنەکاندا یان زۆریان کێشیان هەیە ئێستا سیستەمی دەنگدان و بایۆمەتری و پەنجەمور و ئەمەش بۆتە کێشەیەک بەواسی گەنجەکان زیاتر لە سیستەمەکە خوێنگەنەوە هەتا ئەو کەسانی کە کاک ژیانگیر هەر لەو چوارچوەیە ئێستا ئەتوانین بڵێن نیوەی ڕۆیوە وانە نیوەی بانگش دوو هەفتەیە کە ڕۆی وانی ئەکرێ ئێستا خیتابەکەت بگۆڕی ینی قەوارە و لیستێک ئەتوانێت ئیتر بڵێ کاکە بۆ نمونە لایەنێکی ئۆپۆزیسیۆن کە گوێی لەم بەرنامەی من و تۆی بڵێ کاکە بەڵێ ئێمە کەوتونیتەوە هەڵێەوە با خیتابەکەمان بکەین بە دوو ئاڕاست لە هەڵبژاردندا هیچ کاتێ درەنگ نییە هیچ کاتێ دەتوانێت لە شەو ڕۆژێکە لە شەو ڕۆژێکدا لیستێک یا قەوارێک یا کاندیدێک بەگدۆخەکە ئەڵوەرکاتەوە ئێستا کە تقریبن هەژدە ڕۆژ بەڕەسمی چکە لە بابڵی هەشتی 11 هینەکە ئەوەسێوانگەش ئەو ماوەی کە ماوە کاتێکی زۆرە و بابڵی هێزەکان کاندیدەکان قەوارەکان بەتایبەتی ئۆپۆزیسیۆن بخۆی بچێتەوە ئەتوانی خطابەکەی بگۆڕێ و ئەتوانێت جێگای ئەوە بکاتەوە کە ئێستا من تۆ بە خەلەلمانزانی بەکەم کورتی مانزانی چکە کات زۆر ماوە لە بابڵی لە هەموو ئاستەکانش ئەتوانێت لە ئاستی قەوارە کاری لەسەر بکە لە بەرنامەی ئینتیخابیە لە ئاستی میدیا کاری لەسەر بکە لە ئاستی پەیوەندیەکان کاری لەسەر بکە لە ئاستی ڕێخستنەکان چونکە بەڕاستی ئێستا بۆ نمونە سێری خەوارەی کۆمەڵی دادگەریەکەی بە لیستی ژمارە 285 لەگەڵ کاندیدە بەڕێزەکانی ئەمان ڕێخستنێکی بەرفراوانیان هەیە و لە هەموو شاو و شارۆچەکانی هەرێمی کوردستاندا هەن و لە هەموو جوگەکاندا هەن و لە هەموو خێزانەکانیشدا هەن ئەتوانن لەم چەند ڕۆژێک کەماوە زۆر بە باشی سوود لەو کاتە ببینن گەنجەکان وریاکەنەوە باش بە کاتم نەماوە ئەمەوێت بپرسم ینی ئەم کاندیدانەی لایەنە سیاسیەکان چ بەدەسەڵات یان ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان کاک ژیانگیر کاندید لەسەر چه بنەمایەک ئەکرێ بە کاندید پلۆپۆست شیاوبوون بۆی کە لە پەرلەمان نەدۆڕێنێ وە کەساتی بۆ نمونە ئێستا لە پەرلەمانی عێراق من بە شانازیۆم ناواناوم بۆ ئەحمەدی حاجی ڕەشید سۆرا عومەر وەتزانی هەموو کورد ئەم دوو سێ کەسانەی وانە چەند پەرلەمانتاری لایەنی دیکەش لە ئۆپۆزیسیۆن بامانشەوە ئەوانە
بەس ئی دەسەڵاتی هیچ نانی ینی متایسە زۆربیان بە حکمی کاری میدیایی نەبێ ناویانە هەر ناسان وانە ینی ئەبێ چۆن کاندید هەڵبژێری ئەمە زۆر گرنگە خەوەرە چۆن کاندید دیاری بەڵێ وەکو بەسم کرد کاندید یەکەم جارێ بێ بوێر بێت ئەبێ بوێر مواسەفاتەکان بەزەبت ماس بوێر بێت و بزانێ ئەچێ لەوێ شەڕ لەسەر مافی خەڵکەکە بۆ پۆست ناچێ بۆ پارە ناچێ بۆ خوشگوزاری ناچێ بۆ سەفقاتی سیاسی و تیجاری ناچێت کەمە زۆر گرنگە لایەن هەیە پێی خۆشە تووسەکانی زۆر بێ بۆ ئەوی سەفقەی سیاسی کە لەگەڵ ئەم هێزەڕێکەوێت لەگەڵ ئەو تۆجهڕێکەوەکە وەکو باب سەفقەی سیاسی اینجا وەکو تیجاری هەر لیستێ قوارە هەیە لەم هەرێمی کوردستاندا هەموو هەڵبژاردنێکی بۆ سەفقەی تیجاری بووە چۆن بچێت لەگەڵ وەزیری فڵانە لەگەڵ ڕێبەری گشتی فڵانە ماکس بۆ نمونە لێکتری ببەستن و ئەم لە هەرێمی کوردستان کۆمەڵی تیجارەتکە ئەو لەوێ کۆمەڵی تیجارەتکە بزنسەکەیان گەورەترکەن داهاتەکەیان زیاترکەن باڵی پارەکەیان گەورەتر و قەباڵی زەبەلەحترکەن بەڵام لە حاڵەتێکە کە تۆ کۆمەڵێک کێشە و قەیرانی نەتەوەییت هەیە کێشە و قەیرانی خاکت هەیە جوگرافیەت هەیە مێژوت هەموو شتێکت لە قەیرانەیە لە باتی بچی کاندیدە دیاریکەی شەڕ لەسەر ئەمانە بکە یەکێکانی دیاریکە شەڕ لەسەر مەسلحەتی حیزبی و شخصی خۆی بکە بۆیە کاندید دەبێت زۆر بوێر بێ بزانێت کە ئەچێ بۆ بەغا بۆ مافی خەڵکو و خاک و جوگرافیای خۆی ئەچێت وانە بۆ داهاتووە چێ بۆ سەسپاندنی بابڵی زەمانەتی مافەکانی دارایی شەزارەکانی داهاتووە چێت بۆ ئەوە چێت نەک بڵێ بۆ چی دەسەکەوێت جا لەبەر ئەوە سا هێزەکانی دەسەڵات کاندید ئەوەش نەسەر ناو ساحەکەەوە نەکوالەتی بەرچاوەگرن نەمە بدە بەرچاوەگرن وانە نە کەسایەتی لە ناو کۆمەڵگادا بەرچاو دەگرن جاری وا هەیە بۆ بێڕێزیکردن و بێئەزمکردنی پرۆسەی دەنگدان و هەڵبژاردن کاندیدی لە ڕێزم هەیە بێڕێز و ئەوەی کە لە ناو کۆمەلگادا سنگینێ ئەوە کاندی دەگەن دەریشە چێنن بەس بۆی ها هەیئەتەکە دامەزراوەکە لە بەرچاو بینیمانە مەسەن لە هۆزەکانی هەڵبژاردندا ئەوەی کە خەڵک زۆر جێگای ڕێزی نەبووە ئەوە دەچۆ دەنگی زۆریشی پێدراوە جا پێی دراوە بۆی مەسەرەن ئەمە بۆی ئەم دامەزراوەیە ئەم ئەنجومەنی دامەزران یاسادانانە سوکن لە کاتم نییە بەس هەر بە کورتی لە خولەکێکە ینی ئەگەر خوێندنەوەیك بۆ کاندیدەکانی و قەوارەکە بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری بکەی خوێندنەوەیەکی لیستەکەمان لیستی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285 لەگەڵ کاندیدە بەڕێزەکانی لە هەر سێ بەزنەی دهۆک هەولێر سلێمانی هەموو کەمپینەکانی هەڵبژاردننی پێشوەکانیش لە بۆ کۆمەڵ بەڕاستی هەڵمەتێکی هاوسەنگ و هەڵمەتێکی جوان و هەڵمەتێکی سنگینی بەڕێوە بردووە ئەمە من ناکاندامێکی کۆمەڵی دادگەریم یا کادێرێکم لەو حیزبێ خەڵکی تر کە لە دەرەوە من بەهۆی هەڵبژاردنەوە لەگەڵ یان کۆنتاکتم هەیە شایەتی ئەوەدن کە لیستی کۆمەڵ قەوارەکەی بانگەشەکەی سنگینە هاوسەنگە بەبێ شکاندنی لایەنی بەرامبەرە بەبێ با بڵێ بێئەگزشکردنی خەڵکانی بەرامبەر هەتا کۆمسیۆنەوەی چەسمە هیچ کاتێک قەوارەی کۆمەڵ کاندیدی کۆمەڵ سزانەدراوە پێشێلی یاسایی نەکردو پێشێلی دابوونەوەیکی کۆمەڵگای نەکردووە پێشێلی پێکەوەژیانی نەکردەوە ڕاستە من کاندیدێکی کۆمەڵی دادگەریم بۆ نمونە بەڵام هەنەستاوە لەسەر سوکردنی کاندیدی بەرامبەر هەتا لە میدیاکەی لە سوسیال میدیاکەی لە پەیجەکانی لە هیچ پلتفۆرمێکی ڕسمی و ناڕسمی کۆمەڵی دادگەریدا سوکاری بە هیچ کەند و قەوارەیەک نەکراوە ئەمە هینیش وەگرتوەوە با بڵێ جاری وایە باجی داوە جاری واشە پاداشتی سەوەگرتوەوە هەموو شاهێدە لەسەرەوەی کە کەمپینەکانی کۆمەڵ کەمپینێکی جوان ڕێکوپێک بەهێز ئەبن بەڕێوە کاندیدە بەڕێزەکانیشی کە من تەنها تێبینیوەی خۆزگە زیاتر بوونایە چونکە ناکرێ کاندیدی لیستەکەت کەم بێ ئەبێ زیاتر بێت علمیان ڕووی زانستیەوە لە ڕووی زانستی هەڵبژاردن پێ دەڵێت تۆ لەسەر ئاستی جوغرافیا لە هەموو دەڤەرێکە کاندیدی بەهێزدانی لەسەر ئاسی پارێزگا باشە بۆ ینی بۆ کاندیدەکانی کەم داناوە ئەوە یانیتر بۆ بەرنامە و سیاست و استراتیژی خۆی باشە ئەی خەلەلێکی تر نبینی لەوەی کە بۆن خیتابی گشتگیرە خیتابی تایبەتی نییە ئەبێ ئامانج لە هەڵمەت هەڵبژاردن ئامانجەکە ڕوون بێت هەتا زانستی هەڵمەتی هەڵبژاردن ئەڵێ ئامانجەکە دیاری پێ بیە لە کەل لەسەرەکەی نازانم لێم تێگەنیان بۆ نمونە شەڕی تۆ لەگەڵ چێ لەگەڵ دەسەڵات ئەو کەسەی لە دەسەڵاتە زۆر بۆتە هۆکاری شکستەکان تۆ لەوە بدە
خاڵ لەسەر پیر دابێ ئەو کەسە بشکێنەکە بۆتە هۆکاری باڵی نەهامەتی بەسەر کۆمەڵگا ئامانجەکە ڕوون کە لە ئامانجە گەورەکە بدە بێ لە کە لەسەری ئەنجا خێڵینەکە ڕوونەبێت ئەمە وەکو دیاریکردنی ئامانج لە هەڵمەت هەڵبژاردندا خەڵێکی تویش ئەبێ خیتابەکەی دابەزێ بۆنەوە خەڵک باسی ژیانی خەڵکە باسی معیشەتی خەڵکە باسی داهاتووی خەڵکە باسی کەسابەتکە باسی دەوڵەمەندکردنی خەڵکە باسی پارەپەیاکردن بۆ خەڵکە باسی خۆشگوزەرانی بکە نەک تەنها لە شتی شخصیە زۆر سپاس کاک جیهانگیر ئەحمەد سپاس شارەزای بواری هەڵبژاردن سپاس بینەر و بیسەری ئێمە تاوەکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش خواتان